ويشك لواني كي منش عقوبة مدالسة أم عقوبة وسوران عمره برو كسيشي قروا قلنا هل انت كلمان بي جاسوسي إيرانا جاي لاهور الشيخ جنگي هيش بالرواي بينا كان كوقت باسي انتخابات وباسي قنضلي حكمة وباسي أجور قصة قراناك أوش سوران عمر كي يستخوي كاتو ببيايو شي زور مهم سامرية شيتر سوران عمر سامري ناو كردة سامري ناو أهل إسلاما سقشي بينا كان بخوا قسم هرچيش كوتوما رازقو بمتاعي بيوفاو هيتشو بوچو قنضل درچو أو سامري ناو مسلمانك سامري وعيو سوران سامري ناو كي جوانك اللي عناوته أو سوران سامرية سوران عمر اطلاعاتية كابي مسلماني ناو كومل في راقي عندوبة تولي هشت جنسي عن دابة منو تيال برو بس دنگ بده بسوران عمر او كساني كبجداري خيلي حميان كردبو من لزوريان بيني بلي هميان شمشيريان بيبو وفتواشيان ورقرتبو هاتشيكيان قرتك برن ايشيكيان سر بري لو اسيران جماعتي جن فتوان بيبو كهرشي اسيرك بقرن سري ببرن انا اذا كانوا كسيك بو فرمان دكيان بو ازانم كسيكي توزي بخوبو او ملي بالرداب واتت شقوكا شمشيرة خانجرة هرشي هين رابو بمليا مسؤولي شمنا كلكاني خو هەرێمی کوردستان قەوارەیەکی دەستوری لە عێراقێکی دوا کەوتودا سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی لە نووسینێکدا داوا دەکات هەمووان پێکەوە کار بۆ هەڵوەشاندنەوەی قەوارەی هەرێمی کوردستان بکەن هەرێمێک کە خەڵکی عێراق بۆ خۆشی و گەشت و سەیرانەکانیان ڕووی تێدەکەن هەرێمێک کە بەرهەمی خوێنی سەدان هەزار شەهید و ئەنفالە هەرێمێک کە عێراق بۆ وەستاندنی شەپۆلی بەرەو پێشچوونەکانی بربەست دەخاتەڕێی هەرێمێک کە بۆ کوردانی هەر چوار پارچە گەورەترین شانازیە هەرێمێک کە سەرکردەی وەکو مەلا موستەفا و مام جەلال و نەوشیروان موستەفا و چەندان کەڵە پیاوی مەزنی دیکە خەباتیان لە پێناوی کردووە کەچی کەسێکی وەکو سۆران عومەر بە فیتی کەسانێک و جێبەجێکردنی پیلانی نێرانی کورد داوای نەمانی قەوارەی هەرێم دەکات کە خۆی نەباوەڕی بە بنچەی خۆی هەیە و نەباوەڕی بە خودا و ئەو قورئانەژەیە کە سوێنی پێ خواردووە چونکە ئەو لە کاتی دەست بەکاربوونی وەکو پەرلەمانتار سوێنی پارێزگاری لە بەرژەوەندی گەلی کوردستان و خاکەکەی خواردووە کەچی دەیەوێت هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە وەکو سەماوە و بەسڕا و فەلوجە و کەربەلای لێبێت کە جگە لەوەی ئارامیان نییە ئاوی خواردنەوەشیان نییە سۆران عومەر دەیەوێت سەقامگیری هەرێمی کوردستانیش وەکو ناوچەکانی عێراقی لێبێت ئەوە تا لەم دوو ڕۆژەدا دەبینین میلیشیاکانی حەشدی شەعبی چۆن دۆخی پایتەختی عێراقیان شڵەژاندووە داخی سۆران عومەر و هاو ئاوازانی ئەوەیە یاسای چاکسازی جێبەجێ بکرێت ئەو کاتا بە لێبڕینی ڕەفاهێتی ئەوان و بڕینی دەستی گەندەڵکاران حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بە داهاتەکانی بەردەستی بژێوی خەڵکدا بین بکات و سۆران عومەر و هاو ئاوازانی لە ناوخۆ و دەرەوەش دەمیان کورد دەبێت و چیتر کەس گوێیان بۆ ناگرێت هەر لە وەڵامی سۆران عومەر هێرش مەلا خدر بەرپرسی کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکانی یەکێتی لە شارباژێر دەڵێت هەڵەی سەرکردەکانی خۆمان نەبوایە کەسێکی وەکو سۆران عومەر کە تا دوێنێ ئەنسار ئیسلام بوو ئێستا نەدەهات قسەمان پێ بڵێت و خوێنی شەیدانمان هەڕاج بکات سۆران عومەری کۆنە ئەنسار خەونی ئەوەی هەیە دەسەڵات بگرێتە دەست و هەمان ئەزمونە ئیرهابیەکەی خۆی دووبارە بکاتەوە وەکو ئەوەی لە خێڵی حەمە کردیان هەر لەسەر ئەمەش هێرش خدر دەڵێت پێم وایە ئێستاش سۆران عومەر ئیسلامێکی توندڕەوە و بە ناوی ئازادی و دیموکراسیەوە قسە دەکات بەڵام هەر ئەوەندەی دەسەڵات بگرنە دەست هەمان ئەزمموی خێڵی حەمە دووبارە دەکەنەوە بۆیە سۆران عومەر خۆی کەسێکی پاک نییە و ڕابردووی شاهێدی کارەکانێتی هەروەها دکتۆر دیندار نەزمان دۆسکی یەکێک لە دامەزرێنەرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەڵێت لە دەستوری ئیتیحادیدا باز لە هەرێمەکان کراوە و فیدراڵیەت یەکێکە لە بنەماکانی دەوڵەتی عێراق کە تاکە هەرێم لەو دەوڵەتە فیدراڵیە کوردستانە بۆیە هەڵناوەشێتەوە و نابێت هیچ دەستکەوتێکی هەرێمی کوردستانیش کەم بکرێتەوە ئاماژە بەوەش دەکات ئەو لێدوانە ترس ناکە کەس نییە لە عێراق دەستور هەڵبوەشێنێتەوە تا لەو ڕێگایەشەوە قەوارەی هەرێمی کوردستان هەڵبوەشێندرێتەوە ئیتر هەموو دەرگاکان لەم بارەوە گیراون نازانین سۆران عومەر چ ڕێگایەک بۆ هەڵوەشاندنەوەکە شک دەبات هەموو ئەو قسانەی سۆران عومەر ئەو گومانە دروست دەکات کە ئایا ئەوە ڕای خۆیەتی بەتەنها یان ڕای حەزبە کەشێتی هەروەکو دکتۆر دیندار داوا دەکات دەبێت کۆمەڵی ئیسلامی
ڕوونکردنەوە لەسەر قسەکانی سۆران عومەر بدا. بەشێک لە چاودێرانی سیاسیش پێیان وایە سۆران عومەر ئەم ماوەیە پەنا بۆ هەموو شتێک دەبات تەنیا بۆ ئەوەی نەچێتە بەردەم دادگا، چونکە ئەو ترسی لەوە هەیە لەسەر بابەتی بێسەر و شوێنکردنی ڕۆژنامەنووس محەممەد سیاسی ئەشکەنەی دادگا بڕیاری لە دژی دەربکات و زیندانی بکرێت، چونکە سۆران عومەر ڕۆژنامەنووسەکەی ڕادەستی ئەو کەس ویلایە نەکردووە کە ئێستا بەرگری لێ دەکەن. پێشتر گوڵان حەسەن خوشکی ڕۆژنامەنووس محەممەد سیاسی ڕایگەیاندبوو کە براکەی لەلایەن سۆران عومەرەوە بۆ نان خواردن بانگێش کراوە، بەڵام لەگەڵ گەیشتنی بۆ لای سۆران عومەر ژمارە تەلەفۆنەکەی داخراوە و ماوەی زیاتر لە 13 ساڵە بێسەر و شوێنە. وەکو ئەوەی کە دوایین جار ئاخر کەس کە لەگەڵ برایەکەمان بە سۆران عومەر سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ کە ئەو کاتی ڕۆژنامەنووس بوو ئاویش لەبەر ئەوەیە هاتوینە بەردەم پەرلەمان داواکارین سەرۆک پەرلەمان ڕادەستی دادگای بکات. کوردم زمانم کوردیە من خەڵکی کوردستانم بەکەلتون و جل و بەرگی جیاوازە نیشتیمانم مافی ڕەوای خۆمە منیش سەربەست و ئازاد بژیم بەندکرا ماڵیان ڕوخانم بەڵام من هەر نەبەزی کوردم 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 کوردم